ئەم کاتتان باش بەڕێزان لە ئەڵقەیەکی نوێی ئەم پۆدکاستە لەگەڵیەوەین و لەم ئەڵقەیەش لەگەڵ کاک چەتۆ بەڕانەتی درێژە بە چیرۆکی ئەو گروپەی حزبی شیوعیە دێن کە لە هەولێر ئاشکرا بن و دەستگیرەکردن ژماریان 19 کەس بووە. لە ئەڵقەی پێشوو گەیشتینە ئەوەی کە ئیتر لەسەر مەسەلەی پارە هەنێک گومانیان لا دروستە بێت دەربارەی ئەم کەسەی کە دوایی هەمویان بەگرتنەدا داوای پاهی لێکەنەوە نامەیەک لە دەرەوە دێن نامەکە داواکات بگەڕێنەوە بۆ ینی ئەم مەفرەزەی کە لە ناو شارن بگەڕێنەوە بۆ شاخ و ئەم کەسەش لەگەڵ خۆتان بهێنن. کاک چەتۆ باسی وە کرد کە ئەم نامەیە و نامەکانی تریش کە هاتوون هەموو سەرتا چوونەت دایرەی ئەمن، ینی ئەوانش بینیوانە ئەنجا گەشتتە دەست ئەم برادرانەی ئەمان. لەوە ئیتر پێم وایە شتی ئەوەی بۆ دروستە بێت کە کەشف بوو بێ لە لای حزبی شیوعی، بۆیە ئیتر دەست پێشخەریەکەن و دەستەوە شێنن. ئەو هەیە کاک چەتۆ؟ بەڵێ ئەو ڕوڵاوی باسمان کرد مەسەلەی پارەکە و هاتنی نامەکەی ئەوە بە تەسەوری من لە دەوری 15 یان زووتر لە 15 مانجی دەی ساڵی 84 بوو. ئەوە تاکە نامەی یان یەکەم نامەی سەرکردایەتی قاتەی حزبی شیوعیە کە بەرپرسی ڕاستەوخۆی ئەو برادرانەیە داوایان لێ دەکات بە ڕسمی بگەڕێنەوە بۆ شاخ. کارەکەتان کۆتایی پێبینن بگەڕێنەوە بە زووترین کات. لەبەرچی دیارە شکو گومانێکیان لە دروست بوونە کە ئەوانە وەزیان لە خەتەرە و ئیتر مهمەکە یان سەرکەوتونە بۆ یان ئیتر شتی لەو بابەتەی و خۆ قاتع دەزانی، بەڵام نامەکە وە گوتم وان نووسرا ئەوە ئەمن ئەو کاتە شکم پەیدا کرد. نامەکە نووسرا بوو بە زووترین کات دەگەڕێنەوە. دیتم تەبعا نامەکەم خوێنتەوە کە قسەکەی دەکەم بجێمەوە بجێم لێ ببوویت. ئەوە حکمت نامەکەی نردوو کە سەرکردایەتی قاتە بوو، یادی بەخێر لە ژیاندا نمایە بە زووترین کات بینەوە و کەسش لەگە خۆتان بینەوە ئەو مۆزوعی پارەیەش دەبی تعویز بکرێن ببیتەوە بەداقات. مەبەستی چی بوو تعویز بکرێتەوە؟ ینی خۆی جزای مەبەستی چی بوو؟ ینی عەلەساسەوە شتێکی گەورەیە کرایە دەبی ئەسەرێکی لێ بە دیارکەوی و نابی وازی لێ بینین و شتی لەو بابەت. ئیتر لەوەوە برادران بیریان لەوە کردەوە چۆن بگەڕێنەوە سەرێ. تەبەن لەبەر گەڕانەوەی وان زەحمەت بوو، لەبەرەوەی وەک گوتم منتیقە هەمووی لەبەردەستی یەکێتی بوو، ئەوانیش مشکلەیان هەبوو لەگەر یەکێتی ناتوانن بە ڕێگای بەجادە بڕۆن. نانە بۆ سیارەوە هەرگیز ناتوانن بە پێیانیش لەوان زەحمەتە. چکو چاردەوری هەولێر و ئەوانە زوو هەم بوو لە بن کۆنتڕۆلی یەکێتی بوو لە زۆربەی گوند و دەوروبەری هەولێری مەقەڕاتی یەکێتی هەبوو، مفاوزات بوو، بەرەو کۆتایی مفاوزات دەچوو. لەوان زەحمەت بوو، لێ بیریان کردەوە چۆن بگەڕێنەوە. بەڵام لەو کاتە هەندێک شت ڕوویاندا پێشتر لە ناو هەولێرێ ئەوە گەر پێویست دوایە دێنێ سەریان کە پەیوەنددارن بە مەسەلەکەی. مثلەن برادەرەکمان شەهید بوو، ناوی هاوڕێ ئارام بوو، ملازم ئارام شەهید بوو. لەو گروپە بوویان لە دەرەوەیەوە ئەو بە ئیش تایبەت بۆ کە پێویست دەچینە سەری ئەگەر پێویستی کرد لوت باز دەکەم ئەم دەزانام هەر بابەتیشم لەسەر نووسیا بەس پەیوەندیدار بوو بەم قەزەیە نا هەتا ڕادەچی زۆر بەڵێ بنووسیت شەڕ ڕوویدا لە منتیقەی و شتی لە بابەتەی بوون. ئیدی برادران چەند خەیارێکیان هەبوو کە چۆن بگەڕێنەوە سەرێ. خەیارێک بە سیارەی کەشف نەبی وەکسەن وەکو لۆری و شتی لەو بابەتەی یا هەتا وەکو تانکەر شتی وە خەیارێکیان ئەوە بوو نشار دەربچن بە پێیان و بچنە دەرێ. ئەو خەیارەی بە پێیان قڕز بوو، چونکو دەبوو لە هەولێرە ڕەبوو پێیان بڕۆن بچنە منتیقەی شەمان و لە شەمامک بڕۆن بچنە منتیقەی بەڕانەتی و لە بەڕانەتی دێزادەی مووسڵ پەڕنەوە تەبعاً گوێ ڕوومووسڵ لێوێ بڕۆن بچنە منتیقەی زرارەتی و هەتا منتیقەی زرارەتیش بەزێ دێلن ئەوان هەر لە خەتەرن. ئەو مەسافەیەش کە مەفرەزە بە بڕۆی باد بە هەموو شێوەی اختفا بوو بە دزی منتیقەی زرارەتی کێ لێ بوو، هەموو جاش بوون، هەموو چەکدار بوون، پڕ فەوج جاش بوو. دۆستاتیان هەبوو لە گەرەما خەڵکەوە حیساب بکە منتیقەی بەڕانەتیش جاشەکانیان خراپ نەبوون، بەڵام
علاقەتێکی باشرە ها بۆ شوێی نامەسەلەن تا زراریەکان هاوکاری پێشمەرگەشیان کردی و نەبی برێمەوە بی پێشمەرگەش هاوکاریانی کردیا بەڵام بار حاڵیتر ئەمە بەڵام ئیتر ئەوان دەبی بەو شێوەیە دائما ڕێی 6-7 ڕۆژیان بە مشقەت بە زەحمەت هەبوو تا دەگەیشتە منتیقی خەیلانەتی لە منتیقی خەیلانەتی لە بابا بەجیسک و ئەوانە زێپەڕینەوە و کۆتایی دەهات بووە ئازاد کرا ئیدی ئەوانە کۆمەرە خەیار هەبوو ئەو برادرانش بیریان لەوە کردەوە ناوبرا و چونکو بەرپرس بوو لەو منتیقەیە ئاسانکاریان وکە ئەو هەوڵک بدا بیان گەین تۆزێ لە ڕێگەی دایمە فکریشیان لەوەی دەچوو لە ڕێگەی خزم و کەسی کە جاش بوون زراری بوون خاروانی خۆیەکانی خۆی و بابی کەلوو ڕاداجی زراریە ئەمە دەیان ناسە خاروانەکانی چ دەناسە ئیدی ئەو ڕۆژێک 2-3-4-5 ئەو گوتی کاکە من هەموو شتم ڕێگی خستیا بە سیارەی دەچین دەتان بم و عایدی من تۆ ئیتر لەسەر ڕۆژی ڕۆیشتن ڕێککەتن دەوارەی ڕۆیشتن ڕێککەتن هەموو خەبەریەکیاندا ئەویان کردو فلان کات دووسێ پێشمەرگە لە فلان مارینە دووسێشتکە لە فلان مارینە و بە سیارەک هەموو لە شوێنە کۆ بکرێن و لێن دەرێ سیارە ئامادەکرایە حتا لە منتیقەی زرارەتیشیان دەباتە دەرێ بە سەلامەتی بێکشەوە ئەوها لەسەر بە سیارە نازانم تر هەر قسە بوو چۆنە چی تەفاسیلەکە تەبعاً ناگوترێ باز نەکرێ ڕۆژی دە لەسەر 11 مانجی 11 ساڵی 84 مەعیدەکە بوو مەعید ڕۆیشتنیە لە ماریما لەو گەڕەکەی باسم کرد بەلاشاوی لێنێن دەربوو پشت شوکەکانی نووستی ئێستا ناوشعبێکە پێدرن بەلاشاو بێتە تابعی ئیسکان بڕیار برای منە برای گەورەی منە کە ئەو بەرپرسی مەفرەزەکەی بوو لەگەر عەباسیش ئەوان سەرپەرشتی مەفرەزەکەیان دەکرد لە ماریمە بوو هەندێک برادەری دی لە شوێنت کە بوون لە گەڕەکی جێمەدێ هەندێک تکە لە هایە مالی لە ئاخرین ئەوها بۆ شێوەیە هاتە ماریمە دێوارە بوو هات ناوراو ماما بەر هاتە ماریمە بۆچی ناوی ناهێنی زەروری نییە هەر لە لای من ئەو کەسی وا وجودی نەمایە وجودی نییە هەر وجودیشی نەبووە کەسایەتێک نییە ینی ناوی بینی و برازکەوەیەکی ئیتر زۆریش گرنگ نییە ناوی بینمیان ناوینێنم هەر لە کێبەکەش بە ناوبراو لە سۆ شوێنە ناومینایە ئەلمیم هاتە ماریمە زۆر باش ئێستا لە بیرمە سەعات چەند بوو سەعات 6 ئێوارێ پاییزە ساعت 6 مانجی 11 تقریبا دنیا تاریکە 6 درەنگتر بڕەکەها زۆر دەلیمە هاتە ماریمە ئێستا شکلی جرک و بەرگ و هەموو شتەکەیم لە بەرچاوی چونکە ئەمن هەر بەشک بوو تاکە کەسی کەشی لەسەر ئەو کابرای هەبوو قەی پێ نەبووم بوو ئیتر من خۆم حازر کرد جرکم بەرگم هەموو جوان لە بەرەوە دەمانچێک خۆم دایمەن دەمانچێک کڕی بووم دەمانچێک تار خۆرم کڕی بۆ کاتی دەمانچەکە هێز بمدا بووە دەمانچەکەی خۆم و لێدەچی زیاد و دایمەن دۆخم بەلەشم پێوە بە بەردەوامەوە دایمە هاوم پێویست بوو ئەوها حازر بووم حاڵ دەرکەیدا هاتە مارێ و هات هاوڕا باسیش لە ماریمە بوو بڕۆی ئەوە تۆش لەگەڵیان بڕۆی نا ئەوان تۆ بەس تۆنە بەرە نا من نا ئەوان مەفرەزەکە بزانیش چونکو لەگەر وەزعەکە وی ئەمنی وەزعەکە ئەمنی خراپە دەبێت و حازر بزانی شتێک لە بۆ لەو ڕوانگەی برایە دەڕواتەوە و شک و گومانم هەیە و ئیتر کاتی ئامادە بوون بڕیار گوتیە هاوڕێ عەباسی گوتی هاوڕێ عەباس ئەدی برادرانی بەڕانەتی ئەو مەفرەزەی بەرانەتی گوتم مەفرەزە شتکە هاتینا ئەدی ئەمە خەبەری ئەوان نەدێن خۆوانش دەگەڕێنەوە ئەوانش نامێنەوە هاتوو بگەڕێنەوە بابەتەنێ نەڕووی عیبە ئەوانش ببین لەگە خۆمان و پێکەوە هەردوو لامان بڕۆین چۆن تاخیر دەبین تاخیر نابین نازانم چ چوو هەتە ناوبرا و دووسێ زاران گوت کاکەم سیارە مینایە و نابیتن و
ئەمگو حەقتان لەوان چییە و ئەم نەنگۆ ڕوو دەبم و ئەمن هەم ڕێوشون تەرتیب کردیا دەیتر برادران بڕیار بە تایبەتی کردیا قسە گوتی کاکە کردیا بڵێمە لەو بڕیارەت گوت کاکە چپارەتدا چت کردیا هەمووی دووقاتت دەدەینەوە با تاخیرکەین سبەینی خەبەری وان دەدەن هاتن لەگەرمە هاتن نهاتن سبەی ئێوارێ ئەمە دەخۆیت ڕێارەکە بۆ شێوە کۆتایە ماریمە کابرا بە پێیان هات بۆ ماریمە ناوبرا سیارەکەی لە شوێنێکی بڕ دوورتر بەزێشتەوە گوتوتە سایق و سیارەم لەگەرە باشە لەو کاتی عەبدوڵڵا ئامۆزامە سیارەکە نزیک ماری عەبدوڵڵا لە ماری خوان هاتە بۆ دەریدی سیارەک ڕاوەستایە تەکسی شتی کەوت بۆ سەری غێرەویش لە ڕێخستنیشتی دەکرد ئادای لە خۆی بۆ ئەو هات گوتی سیارە کراون سوپەر هەبوو لە خەتی بەغدا مەغدایشیان دەکرد گوتی وا لە پێش ماریمە ڕاوەستە زەلامت شتێدا جەمەدانیەکی لە سەریا وەچی بابرێن هەولێریانە نا شێوەی بەستانەوە وچی زراری و هەرچی و ئەوانەیە شێوەی بەستانەوە جوێ ئەو ناوبراویش گوتی ئەوە لەگەر منە ڕقمی سیارەکەی ستژ لە بیرم مایە 3337 بەغدا 3337 بەغدا ئەو سیارە کراون سوپەرانە بوون کە هاتبوون عێراق لە خەتەکانیشیان دەکرد خەتی بەغدا و مەغداوە سیارەی مودلی نەبوون وڵای تر کە بڕیارەکە و هادرا و بەنادری گوتی ڕۆی چکە ناچن لەگەری دەمینێنەوە تا سبێنێ سبەی ئێوارێ مەعیدمانە ڕۆی تر برادرانی شەید عەباسیش تۆ ماری خۆیان ماریان نزیک بوو لە مەنتەقەی ماریان لە ئەو دیوی زادەی نیوستی بوو ئەو مارانەی ئێستا ماری ئەندام پەرلەمان مندام پەرلەمانەکەی لێ خۆی ئەمە پێمان دەگو خانی ئەمین عامەکە حەزم ماریان لە نزیکەوێن دەرێم ئەم لەگەری چووم هەتاگەیان ماری هاتینەوە قسەوە بکەین چنەکەین نازانم چی ئیتر ئەو کرا سبەی هەوڵدرا برادرانی بەڕانەتی بدیکرێن نەدیتران برادرانی بەڕانەتی چۆن تاقیب کرا لە چ ماڵەکەن لە شوێنەکانیان دیار بوو نەمادیتنەوە ئەمە ژێت لەوانە بووم بە دوایاندا گەڕام و لەگەر عەبدوڵڵا تەکسێکی لادەیە بوو عەبدوڵڵای ئامۆزام کە شەهید بوو ئەو گەڕەکانەی منتقەی سایلۆی کورانی عنکاوەی منتقەی های سەدام خەچ بە ئەوانە خزمەکانیان زۆری لەو شوێنانە بوون خزمیان غادەتە خەڵک ئێستا خزم و دۆست و ناسیاری بکەوە ئەو ماڵانی هەموو ناسیاری خۆمان بوون ماڵەکان ئێستا ژماینە ماڵی شەید پێشڕۆیی ماڵی مام عەولا ڕابی ئەو مارانە بوون هەمووی ناسیار بوون چون گەڕان چون نەمادیتنەوە گوتیم باش مادام نەمادیتنەوە مەدەڕۆینەوە ئەو لە خۆماندا ئەمێن تشتێکم لەلا دروست بوو فکرێک گوتم باش خەرکە بێ پێشمەرگەی لە شار بە سیارەی ببا سایق بێ سرعەتی خۆی لەناو سیارەی دابنیشی لە گەڕەکەی لەو گۆڕەی خدەبیەوە شتێک بی چۆن نەترسا و کابرایە وانە بگیری لەو کاتە ئەدامەوە فکرێکم لەهات گوتم وەڵای ئەو شۆ دێ سیارەکە عین لە عین شوێن ڕادەگری ئەم دەچم دەمانچەم پێەیە ئەزوو دەمانچەکەمیش وتی دەمانچەم خابەراتیەکەم بڕنگ بەوان دەچوو کڕی بووم ڕسمیشمە ئێستا بۆ دەمانچی زۆر لە پێشمەرگات چەلەک من بوو کڕی بووم بەوان دەچوو گوتم دەتمان دەمانچێ مخابراتیش ئەو کاتی هەبێ لێ وەرمەندەگیری هەر کەسەکە دەمانچێ پێ بە ئەسایی بوو دەمانچێکی تارەقیش هەبوو هەدەی سەدامی ئەوانش بە هەدێ درابوون زۆر ئەوە نەبوو هەنی ئەو لەکەم پیاوانی ئەمنەوە ئەمش گوت دەمانچەکە دەردێنم ئاشکراوە دەچمەکردنی دەرەمەتولو لێ ڕاوەستایی برم ساقەکەی من هەویەتم دێ ئەم پیاوی ئەمنم پیاوی حکومەتم بۆ حسابە لۆم ئاشکرا دەبی بابزانم چێ برام دەبا وانە ئەگە بشی بە بابزانم چێە وڵی تر ئەوان لە ژۆری قسەیان دەکرد شەید عەباس و ئەویش هات ناوبراو هات قسەیان دەکرد ئەم بەدزی چوومە دەرێ بەدزی چوومە دەرێ بچم بەر لەوەی بگەمە سیارەکەی ساحەک بووم جێەکەی ئێستا خەڵکی منتقەکەی دەزانن چێندرەیە مام حاجی عەزیز هەبوو پێشماریوان چۆل بوو بابی ئازاد گردی ئێستا لە شاخوانی مەخوانی زۆر کەسەی دیارە لە پێشماریوان ڕاوەستا بوو ڕێک بەرامبەر ماری عەبدوڵڵای ئامۆزان دوێ شێش لێوێ ڕاوەستا بوو عەنجی ئەم چووم سیارەکەم لێ بە دیار کەت و نەکەت عەبدوڵڵا لە ماری خۆیان هاتە دەرێ دەیزانی ڕۆ دەڕۆن هاتە دەرێ
قلت مشيوا أمي بيت داتا بنا تاريخ قلت والله دسم تكم برنده ونظام شو قلت برو لما قولوا تربط طبعا قلت هركوا الدنيا قلت عين سيارك الدنيا فعلا عين رقمه زلامك دانش تقول إيه نعي لازمني هنا هات مو يحرد شوم خو خلينا قرأ زنش بيدهم والله لما قولوا تربو خلينا قرأ لكن هات مو أو نروش دي سان ويستم للدوام بس حتى مشاكل غير دروها بريت دروها دي سان اللي منا قرأ لنا بعض من أفضل ولا عسل كلام روشت نشوف له شو كانت كش بها شفت موعد اللي برادر أبو برادر كاني واست بوه يتر روشتن يعني تو قبل شو تلاقي تاكسيك احتمالها بوش تكشف ست أشكر هذا بو شكو من داوي هذه اللي تاكسي كيدا كم وانيا كابلت سدده دبي وبكا من بروم بزي بيلم يخوب زاندرا أمنا دواتر زاني مان شيء نقيب عبد الله يد لا نقيب أمنا هرب بقوة كان يمني هو ليربو أم سائقي تاكسيكا جامداني يوكم منطقي زرارتي بس بالي سائقك أو بخوي يتلا خلتي أنبار بو بأصل رمادي خلتي رمادي زور كسش بناوبو زور يدلو زابد أمنا بو باسي عندك أوقات الناس عم في ديانغو بي عندك قلت خريجي دوري المكسيك ديار دوري شو بقود بوا باسي عندك أو بو أجا منا منزاني أوقاتي يترمي ما رويشتن شوي شو دنيا وهيزني أونيا سبيني أم لما عرفون مام يابا يادي وخيرنا معايا أيش كوري لقرب العدرام بو أيش أو شو تسوو سبيني هاتا ماري ما باراني جبو قلت أوش لو لقرشي هاي عدالة هاي يكون بلا هذا لينوي نمايا هذا لينوي تازية هذا ليكون روداوش تقكردن روجا درن سيكس شكوجرايا تقكردناش زور روجا خلق دي تيتي يبقى بيشون قلتي سبين عندي بمايا وذراني ما بمنطقة زرارتي قبل تسيان لها عدالة والعسل مفرزيش يتكشمان أوقاتي لشاري هبو بيوندي بوانا نبو مفرزيش كبو تازه هاتبو أو مفرزيت كتازه هاتبو كسك سرپرشتي دكردني سر جاندا مايا ناي بيج مرقاتي صادق بو بخوش اللي أصل ناي كريم خادر صادقة يلي بيج مرقا كان مسؤول كان يعجب شعيبو كسر ديارة كان يعجب شعيبو كاتي سر لخي خارج سوقبو أوانيش بمفرزيش لو بابتا هاتبو نشاري محمد اسماعيل اللي قريدا بو يستل جاندا مايا خدش بير داودي بو قرش كناوي الروند بو يستوي جاندا بمواد مايا شهيد إبراهيم بو شهيد بو أنا مايا أو أنا اللي قربي بون سار كسبون شكراك الرنقة أوان بن شو بنسالة شي كان كردبي مش طرق جابي أمنيش دمزاني أو أنا لا تسمع لك دمينين أو شو يعني اختفاء كان دمزاني ثم محمد اسماعيل مبيني محمد أبو شوار بيش بدر قال شي وندي بير داود يستل سليمان درج قلت مشيش وابو قلت والله ما يزاقا مالين قلت أول روند تسليم بيتو لقام بلان تسليم هو إبراهيم جو ولا ماري خوتي أنا زمان ما نجي نزيق بو لو شوينا اللي بين شيء إبراهيم قلت والد دزام ولا ماري خوتي هي إن معي بس صادق تدري سكس كشلا قلت ماري ولا سكس كشلا قلت كه تمانيني اسمه دي بمانية بخوش ما عندك تعقيب ما كرت لمنطقة تصوري موابو بمنطقة زرارتي وتيراو وزرارتي وأنا دادرون تقول ماري خاروانة كان إلى كم زقفت سبيبون بتصوري ما بيدا دادرون لو منطقة عبد الله هاتو قلت يجي مشكلة لو منطقة روجا دايو أو بوش هذا وندو يجي دنقو بايست كنابو كادر كان من بيني كادر ما نبو لشاري كادر كان يسمع معلوماتي عن نبو يسوي تقكردنش تشكو باختفاء دجان يترور معه حتى هجنو دروج يشبيسو أنا تصوري مرة يشتين خير فايكش هجنو دروج يشتين تا خبرك مالو ديشتك مالو دي رجع كسك هاتا ماريما نامي قاطعي بيو كسكي يقلو بيج مرقانا بو كلا شر قراسنس تسليمي حكومة ببونوا تشكو ملم شر قراسنس مفرزك من دابران كي يجي الدوري قرتن
تسلیمی حکومت بوو سادقش یەک لەو پێشمەرگانە بوو ئەوش تەسلیم بووە تەسلیمی حکومت بۆ بەس حکومت بەریدا بوون ئەو کەسەش یەک لەو پێشمەرگانە بوو ناوی مەلکۆ بوو خەڵکی منتقی کۆیە بوو گەنجەک بوو مش باریکەلا ئەمانە کە تەسلیمە بوونەوە اعتیادی بووی تر حکومت واز لێ هێنا دیارە حکومت بەریانێدا بە ئەوانە بە نادیمەن تەسلیم دەبوونەوە حکومت بەریدا بوون ئەگەر تەسلیمی یەکێتی بوونە چاریان تەسلیمی یەکێتی بوون هەر چاریان لەوێن دەڕەمی کردن ئێستاش مێتەکانی وا لە شاخکەتیا یعنی حکومت بەریدان یەکێتی ڕەمی کردن جەنازەکانە لەکوێیە ئێستا ژوا لەوێ لە خەراسن زیە هەر چار شەهیدەکە جەنازەیان لە یەکیان کوردە شەهید جەبار سێشان عەرەبن یعنی تەسلیمی یەکێتی بوون چار کەس دە کەسیش تەسلیمی حکومت بوون ئەوانەی حکومت پاش مانگوندی وە چل ڕۆژ تعاودیان پێ پڕکردنەوە نادیمەنە من هاتیمە تەسلیم بووینەوە نادیمەن ئای پەشمان تەسلیم بوویمەوە حکومت تعاودی لێ وەرگرتن بڕۆن پەیوەندی بە وحداتی خۆتان بکەن بەڵام هەوڵیان لەگەدا بوون ئیش بکەن لە گەرمان ئەوجاوی ئیشی کردەوەیشی نەکردن نازەم بەڵام چاریان تەسلیمی یەکێتی بوون یەکێتی زۆر بە عەسابەکی سار قەهار گەزنەیی لەسەری نووسیا شێوەی ڕەمیکردنەکە قەهار گەزنەیی هێشتی دەنووسی خوێنیمەوە لە فەیسبووکی زۆر بە ئەتیادی دانیشتینە و پێکەوە بڕیاریاندایە شەوکەتی حاجی مشیر و ئەوانە هەر چاریان وەکو کەرنەڤالێک ڕەمیکردینە مەیتەکانیشیان لە چیای فڕۆدان خەڵک بە خۆی شاردبوویەوە ئەو دوو دیمەنە جوانەی تەماشاکە ئەلمهم ئەو کەسێک هات نامەکەی هینا یەک لەو پێشمەرگانە بوو کە تەسلیم بووە گەنج بوو ناوی مەلکۆ بوو خەڵکی منتقەی کۆیەوانە بوو پێشمەرگەی لە کۆیەش بوو نامەکەی هینا بەسەوەی زۆر ناشیرن ئەوانە لۆ نایەنەوە ئەوانە گەنێنەوە حیزب دەریان دەکا دەبی بێنەوە بە زووترین کاتی تاق بە حیزب بکەنەوە وا ئەوتە نامەی قاتعن پێیە پێم سەیر بووم کاکەوانە 12 ڕۆژ 10 ڕۆژ 8 ڕۆژ 10 ڕۆژ ئەو هاتینەوە کو نەگەیشتین گوت ناچوانێ نەگەیشتنێ سەر بۆ سۆش ناشرین قسەی کرد ئەمنیش وەکبری ڕەفعلەکەم خۆم لە تووڕە کردەوەم کرد گوت کا نامەکەم لێ وەرگرت نامەکەم خیدە دەبینیم لە ناو ناوەرۆکی نامەکەش هەمانجی نووسرایە پیادەی قاتع ناردیتی ئەبوو حکمت ئەگەر ئەنگۆ لە ماوەی ئەوەندەی دیکە نازانم 15 ڕۆژ کە چەند کە پەیوەندی نەکەنەوە ئێوە لە دەرەوەی حیزب کوڕەکە ڕۆی کە دیتیەوە نامەکەی دامن و ڕۆی کە ڕۆی ئەمژی کتر چووم ماری عەبدوڵڵا لە مارینەوە کچێکی دزانم کرد هاتەوە گوتمە ها ئەو نامەیە هاتی نەچ گەیشتی نوێژی بینە بەرد ئەم عەبدوڵڵا لە ڕێخستن بووین بەرپرسی ڕێخستنی ماو کاتی لە ناو هەولێر هاوڕێی ئەحمەد عاوێ نەبوو یادی بەخێر نەمایە ئەو بەرپرسی ڕێخستنی مەبوو هەوڵماندا برادرانی کادر ببینین مامۆستا کۆچەری ژۆ کاتە یادی بەخێر هەلا هەولێرە بوو ئارام هەلا هەولێرە بوو پێشڕۆ هەلا هەولێرە بوو ئەوانە کادر بوون هەری دیمە ترخەکۆ بەس بەرپرسی مە هاوڕێی ئەحمەد عاوێ نەبوو ئەو شەوی نەماندیتەوە سبەینێ چوین دیتمانەوە شوێنەکان بڵ خۆل لە ڕقسمی دەمازانی لە جەمەدە لە ماڵە چوو بچوینێ لای گوتمە ئەو شتە هەیە مام ئەحمەد زۆر تێک چوو کوشتەوە کوێیت ئەوە مامەرەی زۆر گەورەیە کتان لێوی تیمۆڕۆ نییە لە ناو ڕێخستنەوانیش دەکەم ئەوانە شتێکیان بەسەر هاتیەوە ئەو وێنینە نەچنەوەکەن حیزب وێنینە بگیرێن وێنینە وا ئەزەو کاتی مام ئەحمەد قسەی لەکەن من کرد گوتی ببیرت دێ کاتی خۆی ئەو مەسئولی من بوو لە ڕووی تەسقیفی چتمان دەخێندەوە پرسیارم لێ دەکردەوە دەکرد شتێک لەلام زۆر ئەوە بوو تعبیرێک لەلام زۆرەوە بۆ بزانم کتێبەکەی فادە نووسینی فادیە بە عەرەبی وا دەرێ لەسەر کادری شوعی پێویستە پێش ڕوودانی ئەحداس بۆ نێ بکە ئەوازی دەبی ئەوم لەگەڵ مام ئەحمەدی مناقەشە کرد بوو ئەوجا هەنجی بە منی بوو گوتی ئێستا هەست دەکەم شک دەکەم مەعامەرێک لەسەر حیزب هەیە کاتی مناقەشەکەم لەگەڵ کرد گوتی ببیر دێ و چۆهان پێ گوتی مارەوە گوتی ئەوە خەتەرە شتێکی زۆر گەورەیە بە زووترین کات خۆتان قوتارکەن یا خۆتان بشارن و اقتفاکەن ئەمیش لەو ڕۆی اقتفا دەکەم ئەنگۆژ من نابینێت تۆ باسەکەی 10 ڕۆژی بەسەرا چووە تقریبا ڕێک 10 ڕۆژ بوو ئەگە غەرەت نەبوو وڵا دە زیاتریش بی ڕەنگە 12 ڕۆژ 13 ڕۆژ ئەگە قەرار وایە ئێوە بگیرێن ئەوە لەم 10 ڕۆژە بگیرێن هیچ مراقبەی ماڵەکانیشمان نەبوو هیچ زۆر بەسی زۆر هادێ بوو ئەو فترێ کادرەکانیشمان دەدیت کادرەکان ژات چۆ مالیان دەکردین کادرەکانیشمان لە هەولێر بوو مجیان دیار بوو ناوبراو شوێنەکانی زۆری پێدەزانین بەلایەوەی تر هەموو شتێک باش بوو هەموو شتێک زۆر طبیعی بوو هیچ ئەوەندا ئەومان نەبوو تەنها جارێک نامە هاتووە ماری عەبدوڵڵای نامە
لەو فترەی دەرێم لەو دە ڕۆژە هەشنەوە ڕۆژە نامە کاتم ماری عەبدوڵای کابرایەکی نابووی ماری عەبدوڵای لە مارێ نییە نا لە مارێ نییە ئەگهاتەوە ئەو نامەی دێ بە خوشکەکەی گوتبوو خوشکی عەبدوڵای نێوی زەمینە بوو ئەوزارم نەخوێندەوەری بەس کچەشی زۆر ئازا بوو نامەکە لۆ مام ئەحمەدی بوو ئەحمەد عەیەنە کاو کاتەندای مەحەلی بوو مەسوولی ڕێخستنەکیش بوو لەناو هەولێرە مەسوولی مەم من و عەبدوڵا و ئەوانە مام ئەحمەد کە نامەکەی بینی بوو خوێندبوویەوە شک و گومانی کردبوو طبعا ناوی نهێنی هەیە لە بینی حیزب و لە بینی مام ئەحمەد عەیەنە خۆ نانووسن مەحەلی هەولێر دەنووسن فلان بۆی تێبگە ئەم شتە چوون ماری عەبدوڵای ئێوارێ دیتم مام ئەحمەد لەوەیە وەکو بریدیانەی بچنە جێبن خێرا گوتی ئەتوژوەرە چەند دەرگوتی نامەکەم لۆ هاتی گوتی وەرە دانیشە نامەکەم لۆ هاتیە بە ناوی نهێنی پێشتر ناوی نهێنیەکەمان لەو فترەی گۆڕایە لەو فترەی لەو فترەی بزانە ئەوە شتێکی حەز دەکەم لێرە ئەوەش باسکەم ئەوەش ئەنە چ تێدایە شەهید مەلا عوسمان و ئەوانە کە ئێستا ناو مینان لەگە یەکێتی شەڕیان کرد لە مەنتەقەی بەنێنان و ئەوانە دوو پێشمەرگەمان شەهید بوو سێشمان گیرا نامەی حیزبیان پێ بوو لە ئەو برادرانە ئەو جێترە یەکلو یەکەش یەک لە نامەکان دیارە لۆ مام ئەحمەدیان لۆ ڕێخستن هاتیە ناوە نهێنیەکەی لەسەرە ئەو نامانە کەتە دەزێشێتی یەکێتی بەری ئەو دێزەی چوونە سەر برادران کەتە دەستەوەن ئەو ناوە لە دایرەیە من ئاشکرا بوو یعنی دەبی خەڵکەکە بی لە ناو خەڵکەکەی یەکێتی ئەوزە ئایا بە ئیهمالی ئایا بە عەمدەن پیاوی ئەمن بۆ ئەو نامەی ئاشکرا کردی چکو نامەکە بەو ناوە هاتبوو ناوەکەشم لەبیر مایە شاڵاو بوو شاڵاو یعنی برادلەکە لۆ دەرێن شاڵاو نامەی لۆ تو ناردیە ئەوان پاشەنجی نامەیە لۆ مام ئەحمەدوان ناردبوو ناوە نهێنیەکەیان گۆڕ گوتی بە ناوە کەونەکە لۆ ماتیە ئەم شوێن گوت مەدە بە ناوە کەونەکەی لۆ دەچی مەچوو وانە گوتی نادەسم هەرتا ئەوە دەکەم گوتم چییە گوتی مەوعیدێکیان لۆ مندانایە وەرە فلان شوێنی یەکتر ببینی شوێنەکەش کن شیراتۆن ئێستا دەستم غەڵەت ڕەوان نەکەم شیراتۆن بەرامبەر شیراتۆن کە لە زەیتونە دەسوڕێەوە کە لە زەیتونە دەسوڕێەوە دوکانێک ئەوە هەیە شوێنێک لەوێ هەیە عەفارە و مەفارە و شتوا دەفرۆشی ئێستا هەنجە قەتعەکی ئامانەی لەوێ بوو لەگەڵ دوکانێک گوتی دەسمە ئەوێ ئەوەن دەیە نهێنیەکەش ئەو هەیە ئەم دەسمەوێ سەعات حەفت یەکێک لە 6-7 مەتر تا 10 مەتر شەقاو لە قەتای ئامانەی دوورە بەلای زەیتونەیەوە ڕاوسایە جەریدەی بەدەستوەیە ئەمن دەچم پێی دەرم نهێنەکە هابوو پێی دەرم ئامانەی ئازادی دێتە ئێرە ساعت هەفتی ئێوارێ تەبەن شەوە ساعت هەفتی ئێوارێ ئەو وەختە ساری ئەو دەکە نیوەی مانگی 11 بەدواوە ئەو دەرێن نا فەرموو کە گوتی نافەرموو لەگەری دەچمە شوێنە ئەو شوێنەی کە لە بووی من کە ئەمن چووم ئەنگوڵ خوتام گەڕێنەوە عەبدوڵا بە تەکسیەکەی ئێمە گەیاندەوێ ئەمیش لەگەری چوون بەمنی بۆ وەرە لەگەرم وەکو چاودێر ئەمیش چووی گوتیتم مام ئەحمەد دەمانچەی سوار کردیا گوتم جێیەکە خەتەرە وانە گوتم دێک دەقاتا مارە دەسم دێمەوە خۆم تونکەمەوەکەم هەر پشتێنیشم لە پشتێنەوە گوتم دەسم و مارە بام دەرێم دێمەوە هاتمە و ماری جلتم لەبەر کرد و دەمانچە و تەرتیباتی خۆم سوار کرد لەگە خۆم بدم چوم لەگەری چوم پێکەوە لەوێندەر پێش وەخت گەیشتن شوێنەکەی کەس دەدەنەوە بەس 5 دقە زووتر بوو پاشان ئاهاتە مشام کرد چون پاکەتێکی بکڕم لە دوکانەکەی خەرک لە حالەتی وە لە قەلەقە حەزم سۆزغارێ چون پاکەتێکی بکڕم دیتم کەسەکە لەوە ڕاوەستایە ئەو وەسفەی زەریدەی بەدەستەوەی ئەوە عینەن قاتێکی خاچی لەبەر بوو قاتی بە قوماش ڕانکچۆغەر قوماش خاچی لەبەری بوو جەمەدانێکی بەستا بووە جەمەدانەکەی بەو شێوانە بەستا بووە شێوەی هەولێرینا بەس شکل و ئەوەی دیار بوو ڕدێنی نەبوو زولفی نەبوو بەس ئەوەی نەبوو ممنوع بوو شۆرتە و ئەمن و ئەوانە زولف و شتیوایان هەبێ ڕدێنیان هەبێ ئەو پرچیان کەم بوو دایمەن شکلی بە عەرەبان دەچوو ئێستا بیبینم لێ ناسمەوە وها تەرکیزم کردە سەری شکلی بە هاتمەوە گوتم زغایرەکەم شکان پاکەتەکەم شکان على صار زمان محمد يكترنا شكون لولا راحتهم لولا بقصدي اللي يقدر كتنو شنو قلت مرة أقرت فيها صغيركم ده كاتي صغيرك لو بيكردم ترخي بيبو
گوتم نەفەرەکەوا لەوەیە گوتی ئێستا باش گوتی زغارەکەم چوەکنی و گەڕاوە گوتیم بڕۆ ڕۆیشتم بە پێیان هاتی بەرەو لای بازاڕی بێ لە بەرامبەری شیراتۆن بەرەو لای بازار نایە بەرەو لای هاتن عەبدوڵڵا لەو کاتێ هاتووم شار دەکەم دا عەبدوڵڵا تێنەگەی وەی زاین دەرێن بڕۆ عەبدوڵڵا ڕۆی دوایان بە تەکسێکی هاتین گوتم چوو مام محەممەد گوتی وەڵڵی سەتی سەد ئەو کابرایە بوو بەس وەڵامدانەوەکەی هەڵە بوو لۆیە گوتم بڕۆن خەتەر بوو گوتیم پێم بۆ ئەمانە ئازادی لێرێ گوتی ئەو گوتی نا ئەو نییە هەونیەکەشی گوتی وەکو کوردەک نەگۆ ناهوو نییە ئەو هایان شتێکی لەو بابەت هاتیمەوە ئەوە یەکەم مەحاولە بوو لە پاش گرتنی برادران ئەوەی بکەن دوایەک زانیمان ئەوە ئەو زاڵتەی کە مەسئولی ئەو عەمەلەیە بوو کە دەستی بەگرتنی لە پاژوانیش دەست بەگرتنی برادران بکە یەکەم کەس هەوڵی دا بۆ ئەحمەد عەوێلێ بگرێت ئەو کەمینەی لەو دانا بووە ناوە نهێنیەکەش لە ڕێگەی ئەو نامەی ئاشکرا بوو کە کەتبووە دەست چەکدارەکانی یەکێتی وان بزانە کو ئەو قسەیەمان زانی برادرانمان تەبعەن جیران بەربوون ئێستاوا لە ژیاندا ماینە لەوێ وەی گوتبوو لە دایرەیە من گوتبووی ئاگایان لەم ئاگاتان لە من نەبوو بە عەبدوڵڵا و ئەوانەی گوتبوو بە عەبدوڵڵای گوتبوو تۆ ئاگات لە من نەبوو ئەمە لە دەرکەی خەلفی زەیتونێ ڕاوەستا بوو تاریک بوو دوورە لێ تقریبا 30 مەترێک دوورە ئەم لێ ڕاوەستام کە ئەتوو وزی جوونی دابوو قسەی ناشرینی کردبوو نای من هێنا بوو گوتبوو هات کان ویاکم عن ئەساسا ئەویش لەگەرتان ئەویش لەگەدا بوو لەگە ئەحمەد عەوێنێ و من تاکید بووم ئەو دەمانچە خۆم بەلای پێیە ئەوها جوان تەرکیز کرد دیارە مەبەستەکەشیان بە قەناعەتی من نەک لە ترسی دەست و دەماچەی بی لەبەروی بۆ ئەوان دەیانویست ئەویشانە بەدزی بکەن ئەگە ئەحمەد عەوێنە کەسی لێگە نەبا دڕۆی خەرک نەیزانێ ئەحمەد عەوێنە چی و ڕێخستنیش دەکا تو بۆ اختفاایە و نازانێت بەڵام ئەگا من نەچمەوە مارێ چ بگیرێت چ بکوژرێ ئیشەکە ئاشکرا دەبێت بە قەناعەتی من لە بە ئەوەی بوو هەتا گوتبووی دەمانتانی ئەحمەد عەوێنێ وەک مشک و گرین بەس ئەوی لەگەدا بوو ئەوە یەکەم ئیشیان بوو دەستیان بەوەی کرد خەڵکی دیکە بکرد ئەمە هەر نازانین تا ئێستا نازان بەس نەچوینەوە سەرێ ئەو جێتر دەستمان بە تاقیبات کرد و تاقیباتەکانیش نەمولایە کردمان ئەگەر پێویست بوو کەی ئیتر دڵنیا بوون کە گیراون هەڵمەتێک کراکە چەتۆ لە 90 کەس بگیرێ لە شارێکە خۆ هەموو ئێوە هەمووتان پەیوەندیتان بە یەکتریەوە بۆ ڕێخستن و کاک جیرانی ئەو 90 کەسەی پێشمەرگەکان چ برادرانی خۆمان چ برادرانی بەڕانێتی 5/7 12 چکو برادرانی بەڕانەتی 3 کەس ئیلتیحاق بوون ئاف و ئەو 3 کەسەی کە لەگە شەهید مەلا عوسمانی گیرا بوون لەکەن یەکێتی شەڕەکەی یەکێتی بەریدان دوایە بەریدان ئەوانەشیان هینا بوو کە نەخۆیان ئەوان هینا بوویانن ئەو کەسە پەیغەمبەر ئەو هینابوونی على اساس دینی لەگەوەندایان باتەوە سەرێ برادری عەرەبیشیان لەگەدا بوو ئەوان تقریبا 7 کەس دوو کەسەژی ئیلتیحاق ئەوانیش ماینە لێرە هەردووکیان لە ژیاندا ماینە سەید شێرزاد و سەید عەلی ئەوانە چۆن پەیوەندی بکەن بەڵام لەگە برادرانی بەڕانێتی ئەو بۆ تقریبا 5 برادر 4 برادریش ئەوانە چکو لەو برادرانی یەکەچیان تەسلیم بووە وازی لێهێنا کاک مەغدیر لەگەریان بوو نەچۆوە لەگەریان تەسلیم بووە بەس شەید عەباس و شەید داود و شەید سەرباز و شەید بڕیارە ئەوانە عادل 5 کەس ئەوانە چوون یان تقریبا بوونە 17 کەس بەکۆی گشتی بەڵام ئەوانە هەموو بەدزی چوینە کەس نازانی حەملە نەبوو لە کۆرانە بگەڕێن بن خەڵک بگرن ئەوی بکەن ئەو شوێنی کە لە بۆیان دەستنیشان بوو کە دواتر زانیمان چۆن بووە دواتر کە برادرەکان جیران کەتنە سزن لە سزن حکوم دران لە حکوم بەربوون ئەوان لۆمەیان جێڕاوە چۆنە ئەوم بۆ بگەڕۆ ئێستاوان ماینە لە ژیاندا ئەوە طبعا ئەو برادرانە دیارە پلانەکەیان چۆن بووە طبعا برادرانە ماینە لە ژیاندا ماینە دەجێڕنەوە من لەگەر هەندێکیان کاتی و کتێب دەنووسی لە خام کردێ لە خایەکەشم بە ڤیدیۆ تۆمار کردیا لام مایە ئێستاژان بۆ خۆیان لە ژیاندانا 2 سێ لە هەر شوێنێک دەیانگۆزنەوە ماڵێکیان لە حەی عەدالە گەڕەکی حەی عەدالە کۆن ماڵێکیان لە بۆ دەستنیشان کردبوون مالەکەیان چۆڵ کردەوە مالەکەش پیاوی خۆیان بوو پیاوی ئەمن بوو ناوی مامۆستا نایف بوو مامۆستا نایف برای حوسێن زیلی ئێستا لە ژیاندا نەمایە ئەوانەش هەر پیاوی ئەمن بوون و حوسێن زیلیش هەر کوژرا وەختی خۆی
مالی ئەو مامۆستا نایفەی بوو خانی مامۆستا نایفی ئێستاش لێ دەزانم چێن دەرێ ڕستمشم گرتی لەلام هەیە لێن دەرێ ئەوجە نازانم مامۆستا نایف چەند دەستی تێدا چەند دەستی تێدانی ئەوەی نازانم بەڵام ماڵەکە ئیوی بوو خانەکە چۆڵ کراوە بۆ ئەو کارێت دوو سێ سێدایان بردنەوێ منتیقەکەشان هەموو تەواو کردبوو برادران جێڕایەنە کە چوو بوون لەوێن دەرێ بینی بیان هەموو منتیقە تەواو کرایە هەر لەکن ئەسواق مرکزی ڕاکە دەچی هەر لە زادەی کەرکووچەکن کولی ئاداب و ئەوانە ڕاکە دەچی هەموو منتیقە تەواو کرایە کە دەچوون لێون دەر لەو مارێدا هاتنە خوارە لە مارەکەدا دەنیشتن ئالەساز لەوێەوە دەڕۆن لە شوێنکە ساردیان لە بۆ دەهێنان بیبسیەکان مخدر بوو ئەوان نیان دەزانین بیان خواردە لە خۆ دەچۆن بەس ئەم وەختێک لە شوێنەکانی ترۆ ئەمانن دوو سێ بردەوە بۆ ئەو ماڵە و ئەمان بینی بوو کە ئەو منتیقەیەوە تەواو کراوە هەتا گەیشتبوونەوەی ئەوجە بینی بیان کە چوون کەتە ناو خەربارغەکەی بینی بیان بەرێ ئەو تۆ پرچەکدارە ئەوەیە بەزیتەوە ناو سیارەیە دەڕۆن دەستنە شوێنی خۆیان شوێنەکەیوان احتیاطی بوو ساردیان لۆ هێنابوو ساردەکانیان خواردبەوە لە خۆچوو بوون خواردی بیانەوە لە خۆچوو بوون و ئەمە 17 کەس وەکو باسەکەی بەڵێ 17 کەس لە کاتی سارد خواردنەوەکەی و تەبعاً برادرانی سنجێڕایەنەوە ئێستا ماینە شەهید عەباس کە مەشروبەکەی ئەوکەی دەخواتەوە بیبسیەکە دیارە مرەکەستر بۆ دیارە ئەو مەعدەیەتەوە نەبوو شتێک لە خۆ دەچی بەردەبتەوە کە بەردەبتەوە بڕیار هەست دەکات شتەکەیە دەمانچەی دەردەینی بەس تااقەتی نییە هیچ بکات دەیگرم تمەسکل دەست دەردەین دەیگرم تااقەتی نییە خۆ پێدا دەم دیارە لە ژوورەکەش خۆ ئامادەکردن هەبووە مەسەن یەک لەوانن تۆ مای جێڕایەوە کتۆ شوێنی کەمە لەسەر دادەژ پشتی پەردە بوو لە پشت پەردەکەی ڕات دیارەوەی دەکەن مەجموعەک لەو برادەرانە کە دەچن 4 کەس بووینە 4 کەس یەکێکیان ئیلتیحاق بوو عەرەب بوو ناوی عەلا ناوەکەی لێرە هەیە سولاسیەکەی ناوی لێرە هەیە بۆ موالی دووەم شتۆ عەلا پێم وابێ خەریجی کولێ زراعە بوو زراعەیان شتێکی وا زۆر باشە بیرم وایە نووسیتم لێرانە بەس ڕەنگە لە بیرون وابێ عەلا کەش مەشروبەکەی دەخواتەوە بیبسیەکە دەزانی زیرە بۆ یەکسەر دەرەڕێفاق های مخدر فرەدەدا و برادەرەکانی کەش پڕ دەدەنێت فەنکانیان و دێنە دەرێت دوو برادەر شەید سەرباز لەگە شەید عادلی بەس کلاشن کۆفەکان مەخزن نا دێنە دەرێت کە دێنە دەرێت دەست بە تەقای دەکەن تەقایان لێ دەکرێت ئەوانیش تەقای دەکەن هەتا دوای لە مەحکەمەی گوت بیان ئەوان ڕێز عورفە ئەمنەک و دوو ئەمریکەشیان کوشتیە ئەوانیش لێیاندا بوون ئەوانیان کوشت و سێ برادەر لێوە شەهید بوون سەرباز عادل بڕەشیش هەراتە بوو هاتبوو لە گەڕەکی عەدالەت دەرچوو بوو مزگەفتی مەلارغەنی پێدەرێن لەسا ئەو بەری ئەوەندە چۆلایی بوو جێی مەخزەنی حەد و خەشە بوو هاتبوو هەتا جێی مەخزەنی حەد و خەشەویش لەوێن دەرێ بەر بۆ نەیتوانی بڕوا سبەینی هاتبوون مێتەکانیان برد سەربازیش هەلێ شەهید بوو شەهید یەک کەژی حق بوو عەبدولقادر ئەو سێ کەسەی کە بەڵێ ئەو سێ کەس دویان هەر لە پێش دەرکەی شەهید عادلیش لەوێ ڕۆیشت ئەو تەقەی کە باسم کرد سێ کەس لێ بوو لە شەوەی ئەو هات ئیتر برادەرەکانی کە هەمووی کاتێک بە ئاگاهاتینەوە لە ئەمنی عامی بەغدایانە چونکە خۆی قەزیەکە کاک ئەمنی عامی بەغدایان هەولێ بەغدا ئەوم قەسی لە بیدایەتی قسەیم نەکرد ئەو عملیە یەک لە عملیە هەرە گەورەکانی ئەمنی عامی عێراقیە لە کۆی گشتی تاریخی ئەمنی عامی عێراقی ئەمنی عامە سەرپەرشتی دەکرد ئەمنی عامەی شەکەی بەڕێوە دەبرد ئەوانەی کە لێرە لە ئەمنی هەولێر بوون هەموو دەوری سانەویان هەبوو نەقیب عەبدوڵڵا سایقی تەکسی بووە ئەی دەوری چەند سانەوی هەیە وایە ئەمنی عامی بەغدا کردی لێش فایلەکانیان زۆر کەم بوو لێرانە تەنها شتێکی ڕۆتین پاژین فازیان دەک بەدەستکەوە شێ بزر بوونەمە هەموو تحقیقاتەکە لە ئەمنی عامی بەغدا بوو چکو عملێکی زۆر گەورە بوو ئەمنی عامی بەغدا ئیشرافی دەکردە سەری هەموویان لەوێن دەروی تر دواتر پاشیوان ئەو مام ئەحمەد نەجیرە دواتر تر مەحمەد بە تحقیق و تحقیقکاری کردو ئیتر ئەگە حەز لێ بە قسەیان لەسەر دەکەم چمان کرد چمان نەکردەوە ئەم تا ئێستا باسمان نەکردووە ئەم لەم گروپە چەند کەس تەمەنەوە دوای تر سجن و تحقیقات و اعترافات و شت کەشف بوون و محکەمە و چەندیان ئیعدام کران ئەجوور دەچینە ئاخیریەکەوە بیکەن بەڵام تاقیب و تحقیقکاریەکە گرنگە ئەگەر قسەی لەسەر بکەینەکە پێت باش بێ بەناش نە دوای گەڕینەوە سەر ئەوانە 19 کەس بەیەکەوە حکوم دران
90 کەس ئەفتوتت 17 کەس بوون لەو ماڵە کەی جیران 90 کەس عفو فایلەکەیە فایلەکە هەفدە لەو ماڵە جیران دواتریش پاشی وان دوو کەسیتکە جیران کە ڕەبتی بە مۆزوعەکە هەیە لێ گوتم لە محاولە و شتەکان چکۆوان ڕەبتیان بە محاولە شتەکە یەکیان عەبدوڵڵا بوو ئەوەی کە دەرێم لەگەر منەوە ئەو بۆ ئەم لێ ڕقسم بوونەوە بوون چکە تاقیمان دەکرد لە دوو دەگەڕین ئیتر هەوڵیاندا هەمووان بگرنەوەوانە و خەڵکیان بگرن عەبدوڵڵایان گرت یەحیاشیان گرت یەحیاش برای داودی بوو ئەوی شەر تاقیبی دەکرد عەبدوڵڵا شەهید بوو حکم بە ئێعدام درا یەحیا حکم بە مۆبەت درا یەحیا ئێستا بەر بووە سەمایە لە ژیاندا مایە باشە بوون 90 کەس یازدەیان ئەمر بە ئێعدام دەرچوو چاریشیان لە عینی شوێن شەهید بوون عەباس بە دەرمان سێش بە تەقا چاریشیان بە مؤبەد حکم دران بەر بوون و 4 کەس ئەو 4 کەسا بێ ئەوانە بوو بن کە ئیتلاقەکان بوون ئازایانی سێندی بکەن بەێ شەید سەید شێرزاد ئێستامایە لە ژیاندا ئیلتاقی دەکرد سەید عەلی تاقی دەکرد ئێستا ژیاندا مایە یەحیا برای بوو تاقیبی دەکرد عەبدولقادر ئەوش مەعاون طبی بوو ئەم گوتن عەبدولقادر شەهید بوو عەبدولقادر شەهید نەبوو ئێستا لە ئەوروپا دەژی ئەوش یەک لە ئیلتحاقەکان بوو ئەوەی دیکە کوڕی ئۆمەراوی بوو ئێستا ئەوەکەم خەریکە لە بیرچی ئەو شەهید بوو عەبدولقادریش ئەوانە بە مؤبەدە حکم دران دوایە لە 86 هەفوەک درا هەفوەکی خاص درا 86 هاوینی 86 بە مناسبەی 17 تەمووز ئەوان بەربوو ئەوان کەژی ئەدام کڕان و مێتەکانیشیان هەتا پاش انتفاضەی نەماینەوە کەمان نەهاتوو بخوایان شاردیانە دوای هێنامانەوە دوای هێناتانەوە بەرە دوای ڕوخانی سەدەم کەواتە لەم 90 کەسە وتمان چواریان هەر لەوێ شەهید بوون مایەوە ئەو چوارە تەبانێتە ئێستاش تەرمیان بزرە دیار نییە لەو 15 کەسە 11یان ئەعدام کرا 11یان ئەمر بە ئەعدام کرا بەرێ جێبەجێش کران ئەمیان لەوانە یەکێکیان کاک شەید بڕیاری براد بوو شان کوڕی مامەد بوو عەبدوڵڵا هەموو زای باوکمە عەبدوڵڵا ئیسماعیل مەدەنی بوو ئەو مامۆستا بوو خەریجی دارمعلی من بێشتا بابرین تازە تەخەڕوج کردم ئێوە ئیتر کەی ئەم شتانەتان لێکدایەوە ینی ئەم وەکو هینەک وایە وەکو پازڵێک وایە بێنی بێیتەوە دەمیەک و ئیتر وێنەکەت بۆ ڕوون بێتەوە کە ئەم شتە چۆن بووە کاک زنم ئێمە ئەوەی هەموو شکو گومان بوو هیچمان لەو دەست نەبوو حیزب دێگۆ نهاتینەوە ئێوانش ڕۆیشتینە ئەمە یەک سەردامان بەدەست بوو ئەو کەسە ئەو مەمەڵ بەڵێ تاقیبی ئەوەی کەین مالەکەی تاقیب بکەین لە ماڵی ماڵیشمان پێ دەزانانی مال لێسکان بوو کە ئەو شتە بوو چون لۆ تاقیبکردنی لە ماری ما بەبیرم دەدانیشتبوون مامیابە بوو بابی مەمەڵە ڕابی بوو بابی شەهیدیەکانت کە برادرانی بەڕانەتی بابم بوو ئەوانە بوون بوو هەموو زۆر بوون گوتمان با بچین ئەمن ئیسرار بووم لەسەر ئەوەی ئەمانە ژینایە ژینای دەکوژنێت تەواو کۆتایە هەتا لە دەستمان دەرنەچووە تۆڵی بکەینەوە بە کوردیەکەی لایگە پێمان کرێت لێ شتێک ئەمنەوە قسەم بوو گەنج و متەهەویر و ئیتر لە ئاخیری ئەوانی دیکەش هەندێک قناعەتیان لە هەندێکیش دوورتر لە من بیریان دەکردەوە اختیارەکان دنیایان دێت و ئەگەر شتە جواب بکەینەوە عایلانە ڕەنگەم بفۆتێن ئەمە بی بۆنس هەتا من یا بە قسەی کرد گوتم کوڕەکەمەکە بشفۆتێ ئامادەنی مە کوڕەکانی کەشم بفۆتێن قسەکە لە ڕوویەوەی ڕاستە هیدی گوتم باسی چون سێ چار کەس مام بوو برای شەهید عەبدوڵڵای بوو سێ چار کەس بوون چون یەحیا ئەو یەحیایە بوو ئەوی باسم کرد ئێستامایە چون دوایە فکرەکە گۆڕا نێزی شکەتینەوە تا 160 گوتێن ناڵەوەرم با بچینەوە بە ژن بچن تاقیب بکەن وەکوی دایک کوڕیانەوە بچنە ماریان بزان داچی داودی شەهید داودی لەگە داچی من پێکۆچوو چون بۆ خۆی تا ناوبراو لە مارێ بوو ناوان نایزانی بوو لە مارەیە چوون لەگە ژنەکەی دانیشتون قسەیان کردبوو هاوا ژنەکەش گوتبوو و ئەوان هەموو ڕۆیشتینەوە و درۆی دەکەن حیزب بوو نازانم چوو ئەو بڕۆن لەوێ تاقیب بکەن و ژنەکەی ژنی ناوبراو کە گوتم خوشتی هاوڕێکانە بیش بوو هاوڕێکانە بی و سەرکردەیمە بوو پیاوەکی پاک و مەوزوعدانە بەڵام ژنەکە دەوری زۆر خراپتر بوو دواتر لەمان بە دیار کرد لە تاوانبەر
هاوکاری هەر ئاساسی ئەو لە ئەمنیشی دەکرد داکموانەیە قناع کردبوو لە ڕێی کە هاتبوون بێنە دەرێ خانەکە مەکشوف بوو حەمام و ئاودەست و مەتبەخ لە لای پێشەوە دەکرێت خانی مەشروف داچی شەهید داودیش نازانم کو هەر غەریزەی دایکاتێکیا ڕست پار بە دەرکەی مەتبەخ کێوتنە دەبینیوە تاوانبار وە لە ژێرە ڕاوەستایە پرتەخاری دەخواوان ژۆری لە گەژنەکەی بوون نەچوو بۆ کنیا خۆی لە شار بوو لای جوونی پێدا بوو هەی ناپیاهۆی وا قسەی کردبوو لۆ خۆت شاردێتەوە پرتەخاری بەخینی برادر کوڕەکانی مەدەخۆی ئەوها دایکە ئەو ژناوەڵەوانیەوە ئەوهایە و بەوان چوینەوە و خەمتان نەبیتنەوە هەمووش نایدە ئیتر هاتنەوە کە هاتنەوە ئەم دیسانەکە بابە وەڵڵە ئەو هایە بابە وەڵڵە ئەو هایە کوڕ با بچین تاقیب بکەین تۆیتر دڵنیاوەی کە ئەم لە یەکەم ڕۆژی دڵنیا بەس نە با بڵێنیتر لێرە بدواوە تەواوتر یەقینەکەەوە ئەمن یەکەم دڵیان بۆ بەڵام ئەوە هەر قسە بوو ئەو سەردا دعایە دەهات دەیانگۆ ئەوانە چوینە بوونی یەکێتی بچێتی و کاتی فازاتەوە دەیانگۆ لە سوورداشن دعایە هەبوو دەیانگۆ نا لە منتقەی دیتراینە لە منتقەی شەمام چی دعایە دەهات هەتا نامەش هات نامە چیام دیعایانەیە کرد هەمووی دایرەی ئەمن بزەمەنەمان نەزانین ئەمەش بە دوواداچوونمان لە هەمووی دەکرد گوتیان چوینە لای مامۆستا بەهادی نووری تازە لە حیزب شوێنی شقاق کرد لە منتقەی خەرەداغ ئێوە بۆیە هەستن بڕۆن بۆیە چوین ئەمە چوون لەگەر یاحیا پێکۆچ هەموو شوێنەکانمان تاقیب کرد هیچی ئەسڵیان نەبوو هەتا خزمەکان چوونە ئەوش سوورداشش ملازم عومەر یەکێتیان دیت ملازم عومەر یادی بەکرد پێ ماویش نەمایە لازم ماوە ما تەمەنی درێژ بیتن ملازم عومەر گوتی کاکا ئەوم گوت چ دەرێن ئەو هەموو کادرە ئەو هەموو قائیدەی حیزب شوعی بێتێکنەما خۆت کودیان شارینەوە ڕاز نییە گوڕۆن لە حیزبی خۆتان و لە ئەمن تاقیب بکەن وانە تەکنەمە نییە دڵنیا بن لەوەی یان دڵنیای دابوونێ ئەمە چوونێکم بەهادی ژم بخۆم لەگەر بوو چوونێکم بەهادی نووریش سوورداش هەزۆ کاتم تەخەلیفش بوو وەرەقەکەم پەیدا کرد و کلاواتوە تر لە ئاخرێ ئەوی عەدەم تەعەڕوج شتیان دەکرد خزمەت دایمێ چوین لەگەڵ یاحیا پێکۆچ ئەو جوتی ڕۆکەچی درێژە چۆن بە چ دەردەسەریک چوین نسمە سەر ئەوانە ئەمە کە چوین گوتم برادران گوت کاکەم دەچم ئای لە گوتیان لە گوتم نازم لێ بچم گوتیان لە گوتم یە قسەی بۆ مامۆستا بەهادی نووری ئەوجە بمنیان دەگوت کاکە بەهادی نووری زیرەکە ئەتو فێر پێلەوی دەکرێ ئەو ئیشیان پێ دەکا و ئێستا لەگەڵ بیتن هەمووی بردیتە ئەوە و بەتونهارێ و گوتم یە قسەی پێ دەرێم وەڵامەکەی ئەگەر ئەوە بی هیچ زیاتر هەر نەگری یەک پرسیاری لێ دەکەم بزان چ دەرێت ئەمن هەنجی وەڵام بەدەست دەکەوێت چینێک شۆ بگەشتنی خزمەتش زۆری کردن پیاوەچ بە ڕێز ڕێک و پێک لەکوێ بوو تەکیە قونجی قەرەداغ چون شوێ لەکنی ماینەوە دوو برادریت کە عەرەب لەکن بوون ئەوانیش لە حیزب شوێنی مابوون ئەحمەد ناسری و برادرچکە و قسە مامۆستا بەهادی وتی کاکە ئەوانە جیرانە دڵنیا بن ڕاست نییە قسانە هەمووی درۆی ئەوە هەموویشی ئەمنە ئەوانیە قسان زۆر وەڵ ئەخیران درەنگ قسەکەم کردم لەگەری گوتم مامۆستا هاوڕێ گوتم هاوڕێ بەهادین ئەمن دەتام شتێکی بکەم گوتی چیە گوتم من دەتامەوە کەسەی بکوژم ئەم ناگەمەکە حیزبی شوعی نامەیەکێتیش ئەگە بیکوژم دەتوانم بگەمەکنەت و وەرم دەگری دەبێم گوتی بڕۆ وەکو سەگ بیتۆ پێنا بڕۆ لای یەکێتیش شێخ زافەر پورزای منە شێخ زافەری یەکێتی پورزای گۆ خالۆزەشتی توای گۆ خزمن پورزای منە پێی برێ بەسەر هەردوو چاوم ئەگەر تو کارێکی وا بکەی بیتۆ پێنە وەکو سەگ ئەوە وایە ئەوە هەر لە کۆنەوە وابووی تێدا بەزێ سەری پیاوی حکومەت بووە پاک نییە هاتنەوە گوتم کاکە وەڵام وەرگرت لە لای نینە ئەگەر ئەوە نارێ تا تۆ ئەویشی لەو کە چۆنە دەرێ هاتنەوە زەیتر هەر تاقیبی دیکە لەولا ئەخیرا هات گەیشتە حەدی ئەوەی بکەین ئیتر تایدی مارێەوە تا چوین و جارێکیان هەر بۆ خۆم بڕیارمدا دەچم پرسم بە کەس نەکرد چون گوتمەگە لە مارێوی قەنەعاتم نەهات هەرچیم و بەسمە دەیکەم کە چوم کەمە ڕۆیشتم بە 2 ساعات پێشتر ڕۆیشتم ماریان بەزیدەست کوم ماریان چۆل کرد مەمان دیتنەوە هایتر هەر ماڵەکەیان بێژاری چۆڵ کرد بەڵێ دەرچوو لە ئێسمان و ئەوزە ئەوان لێرەوە دایرەیە منەمە لەگە ئاشکرا بووین پێشتر بە دزی دەیانویست خەڵک بگرن لێرەوە دایرەیە من هەملەکانی خۆی بەخۆت کرد عەبدوڵڵایان کرد یەحیایان کرد، تۆ چۆن نەگیرەی؟ زۆر مەحاولەیان کرد
جاسە لە ئەڵقەی داوتوێنە سەرەوە زۆر هاولیان کرد چۆن دەرباز بووی چۆن بووی بە پێشمەرگە تەنانەت ئەو کەسەی سەرپەرشتیاری ئەوکەی بوو من دوو جار لە گەری بە تەقال لە دەست کوتار بووم ئێستا خۆشبەختانە ئێستا لە بەغدایە لە ئەمنی وەتەنی جیرایە ئەو زابدەمنا ئەو جیرای سەر لەدات لە بیرت بێ لە قسەناکەین کاتیش خۆش بۆ هەمولایەک تا ئەڵقەی داهاتوو لە ئەڵقەی داهاتوو باسی واکەین کە ئەم پیاوە چەند جار دەرباز بووە ئەم مامۆیە لەوەی کە هەوە بدەن بیکوژن بەڵام ئاخری دەرباز بوو چیرۆکەی ڕەنگ هەندێک تا میزانن ئەخیران وەکو پەنابەرێکی سیاسی لە دانیمارک مرد بەرحاڵ تا ئەڵقەی داهاتوو کاتیش خۆش